نەبووە برا تۆ ئەگەر حکمی ئەڵڵات ئەوێ جارێت لە خۆتا جێبەجێ بکە بزانم واحیدیان نە ئەنجا دوا ئەو بزانە لە بەرامبەر ئەهلی تەوحیدا وەلات هەیە یان نە ئەنجا دوا ئەو بزانە لە بەرامبەر ئەهلی کوفڕە بەڕائە هەیە یان نە بەڕاستی بێ لە کافر و مشریکیش بەری بێ سە باسمان کرد لا بدەین نابێت لەوان نابێت لەگەڵیان ئەگەر لەگەڵیان بی تو بشيكي لو فتنة وفسادك لسر زويه الله سبحانه وتعالى والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير كافر ومشرك كان دوست بشتوان وسرخرية أجر توليان بري نبي فتنة وفساد لسر زويه الله وكيته ابن عباس فرمي فتنة كفرة فساد يجبط روشتيها بو هردوكي بلاوته لبروي كافر زور دوست أديكرا زور بشتواني كرا زور سرخرة لبر أو بلاوته خو ئەگەر لە ئەوڵەوە لە کافر بەری بوویتە ئەوە بڵاو نابوو لە ئەهلی فەساد بەری بوویتە ئەوە بڵاو نابوو کابرا کوفری کرد زانی تۆ چەپڵەی بۆ لێی زیاتری بۆ کرد زانی تۆ پشتیەگری زیاتری بۆ کرد کابرا مەلای هێنا زانی هەمووی خۆی پیاکە و خواخوایەتی و حەزی لێ زیاتری بۆ کردیتەوە زیاتری بۆ هێنا گۆرانی بێژی هێنا کچەکانی بینی هی تۆ ڕەقسی بۆکە سەمای بۆکە زیاتری هێنا خراپتریش هێنا وە خراپتریش هەیە جەژنی فەساد و کوفری بۆ هێنای کە زانی تۆ هەمووی ئەەکەی بە قوڕک تا و قوبوڵتەوە ئەشتیتەوە مزگەوت نوێژەکەی چوو جەژنی شەیطانەکانیشی بۆ هێنای هەڵەوی نەچێت ئەوتانە خەڵگێک تۆ تاالبی ئەویش بۆ تێنێ ئەو کاڵای هەیە تۆ مشتریت بە قەریەک تاوانبار کە ڕیاریش و فرۆشیانیش هەردووکیشیان یەک دەرەنجام و سەرنجامیان برا ئەمە دینە تۆ بێ لە مشریک لە کافر بەری بی ئەگەر بەری نەبی لێ فەساد و فیتنە سەر زەویە گرێت کوفر و بەدڕەوشتی سەر زەویە گرێت وەکو چۆن گرتێتەوە بە چاوەکاری خۆمان بۆیە کەسێک کە ئەڵێ بۆ بە کافرێ بڵێم کافر چ سوودێکی ئەوە سوودەکە ڕێگری لە فەساد و فیتنە ئەگەر پێو نەوت کافر و لەگەڵیان بەشداری لە فەساد و فیتنە هەوایە بابەتەکە وا نەزانێ ئەم ئاەتە لە سوورەی ئەنفالا هاتووە بڕۆن ئاەتی پێشەوە بخوێنەوە کە باسی ئیماندارانەکە دۆست و پشتیوانی یەکن دوایش باسی کافرانەکە دۆست و پشتیوانی یەکن ئەگەر تۆ گیانە بیتەوە لە کافران و لەگەڵ ئیمانداران نەبی فیتنە و فەساد بەهۆی تۆ سەرزەویە گرێتەوە باجەکەیت رسول الله صلى الله عليه وسلم فرمي يكم قران كاريجه بس الخلقي هذا شيء حكم اسلام نعم هل حكم اسلام للتوحيد ونما للتوحيد ونما زورق لخلقي امر بنابي توحيد وبان جوازك ابو حكمي الله حكمي الله لا شيء لا حرام وحلال للتوحيد بوبوها مجهمي عليه الصلاه بدو ساعتي انا كي اوهم مجهمي وكافر ومشرك شيء كردوتن بامام ولا سرسرت المتاجسه بو حكمي الله ني للتوحيد بو حكمي الله لناسيني الله يا بيروناكي خوي بي ناساندوي لقران رسولكي ناساندويتي بيت لسنته بو اويك الله بيوتي لباري خويو كرسول الله بيوتي لباري الله جل جلاله بفرماني الله بو او قبولناكي اروي بولاي جهميه مشرك او الله بيبناس بو شويك خوي ايوه ياخذ اغا كان انا ياخذ يوناني كان ويهودي ونصراني كان انا بعلمي كلام بولا قرآن والسنة ناسيني الله ورناقري أزاني ناسيني الله إمام سفياني كوري عيينا فرمي هو أصل كل هدى سرچاوي هم هدايتك وفرمي والجهل به أصل كل ضلال وانا ناسيني شيء بنما أبو همو قمراي بس لسر مقصبتم لو أنا دوتانا وبازيات لسر وانا وعقداري خدبة برو لشرك وكفر حكمي الله جيبا جيك لخوتا انجا برو حرام وحرام باشا برو لتوحيد أجيب جيك انجا برو حرام برو لولاء وبراء أجيب جيك انجا وربو حرام حلال أو نزم تلف لك بلي الله جل جلاله وفرمي إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون حكمي الله ويش كسنية حكمي كوني به يأخذ حكمي شرعي به حكم لتوحيد به يأخذ لحرام وحلال فرماني بيكردون قبول كردني حكمي أو تطبيق كردني بالدين بزانا عبادته جيب جيكا فرماني بيكردون أجر بيتو لو شتانايا جيب جينا كانوا حكمي كتير وربقرن وإيو فرطان بإسلام ونية چونك الديني راوستاوي حكمي الله بيروكي لخوته وبربايكي لغيري خوته
ئەوە دینی ڕاوەستا و ئەڵڵا وەریەگرێ جەل جەلال و دینی قوبوڵ کرا و دینی پێغەمبەران بەڵام زۆربەی خەڵک نازانێ بەڵێ زۆربەی خەڵک ئاگای لێ نییە ئەنجا دووە ئەو حکمی ئەڵڵا جێبەجێ کاکە لە حرام و حەڵاڵە کاکە حکمی ئەڵڵا لە کچەکەتا جێبەجێ بدەی دەیوە قەرنە فی بیوتیکم کوا لە ماڵەکەت بمێنەرە تۆی نێری بۆ مشوێنێ بەناوی خوێندن و سەفرە و سیاحە و نازانم بازار و گەشت و گوزار و هەم بۆ هەموو شوێنەی نێری بەبێ مەحرەم نێری بۆ عەمرە بەبێ مەحرەم وازین باش کوا جێبەجێ کردی بۆ حکمی خوا جێبەجێ ناکەی لە کچەکەتان بۆ لە کوڕەکەتا جێبەجێ ناکەی نوێژ ناکەی کوڕی کوڕەکەت ئەگری کە نوێژی لەسەر نییە بەدای بێکەوەی هێنی بۆ مزگەوت کە حرامە بێنی رسول الله صلی الله علیه و سلم فەرمان بە مناڵەکانتان بکەن لە 7 ساڵیەوە نوێژ بکەن تۆ بە 3 ساڵی بەدایبی میزایی و پیساییەوە هێنیتە ناو مزگەوتەوە لە ڕیزای وەستێنی لە باوەشی کە حاملی نەجاسە زانانمانە فەرمون نوێژی دروست بڕۆ خۆتان بخوێن کەسی هەڵگری پیساییە تۆم دایبی پێوە پیسایە لە باوەشدا نوێژی دروست نییە ئەمە ئەگری باوکی ناهێنی نوێژی لەسەر فەرضە ئەمە دینەکەتە ئەمە دینەکەت ئەوە پەیڕەوەکەیەتی وڵاتەوە ئەمە ئیتر شای مسلمان منیش بڵێم کاکە دینی خواوانی ئاوا حەقەکەی پێ بڵێم ڕسوڵ الله فەرمێتی لە دوای حەوتەوە فەرمانی نوێژی پێ بکە نەک بەدای بێکەوە بێنی بەڵام واز لە باوکی بێنی ئەڵێ تونندڕەوە پێ ناخۆشە مناڵ بێ بۆ مزگەوت هەی کەذاب بە 3 مانگ و 5 مانگ بەدیار مناڵەکەتەوە دانیشتین دەرسمان پێ دیرمان فێر کردو هەموو مزگەوتەکە شاهید دەودرێ بۆ من نەکەی بەخوا خۆمانت مناڵ دین فێر بێ بەس لە کاتی خۆیان بە شێوازی خۆی